هەرسەبارەت بە گرژی و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داخۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی تریش لەم شەڕەوە تێوە دەگلێن یاخود نا ئەگەر تێوەگلان چی ڕوودەدا یاخود هیچ ئاسۆیەک هەیە بۆ ئاگربەست یاننا ئەمانە کۆمەڵی پرسن ئێمە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتری لەبارەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز غەسان ڕیفی شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە بەیروت پایتەختی لوبنانەوە لەگەڵماندایە بەڕێز غەسان شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 ئایا ئەگەر شەڕ درێژەی کێشا و لوبنانیش تێوەگلا ئایا لوبنان بەو هەموو قەیرانەی کە ئێستا هەیەی بەرگەی شەڕ دەگرێت؟ سڵاوتان لێبێ لە بینەرانتان بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان بەبێ هیچ گومانێک ئەمڕۆ ئێستا لە بەردەم چەند ڕۆژێکی چارە نووسازداین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیسرائیل هەموو سنوور و هێڵە سوورەکان دەبەزێنێت لە هەموو یاساکانیش پێکدادان و شەڕکردن هاتووەتە دەرەوە پێشێلکاری دەکات لەگەڵ ئەوەشدا بەردەوامە لە کۆمەڵکوژیەکان لە کەرتی غەزە لە برسیکردن تێکشکانی ئیرادەی خۆڕاگری لە ڕێگریکردن هەموو ئەو پێداویستیانێک کە پێویستە بۆ خەڵکی غەزە ڕێگری لێ دەکات لە بڕی ئەوەی بەو ئاراستەیە بڕوات کارەکان باشتر بکە دەبینین هێڵە سوورەکانی تێپەڕاندووە سەرکردەی حەماسی لە ئێران بە ئامانج گرت جگە لەوەش کە ئەمە تێکشکاندن و پێشێلکردنی ئاسایشی نیشتیمانی و سەروەری ئێرانە جگە لەوەش کە هێرشی کردە سەر زاحیە لە باشووری بەیروت سەرکردەیەکی حەزبوڵڵای بە ئامانج گرت حاج فواد شوکری ئەمە بە دڵنیاییەوە پەیوەندیدارە بە ئەو بۆردومانەی کە لە حودەیدەی بینیمان و لە جەرف السەخر لە عێراق و سنووری لوبنان و سووریاش کەواتە ئیسرائیل لە 48 کاتژمێری ڕابردوو هیچ گۆڕەپانێکی بۆ مقاومە نەهێشت بەبێ ئەوەی بۆردومانی نەکات یان کەسێکی تێدان نەکوشت برزلی في ئەفتێوی واتەیەک و ئەو بەرەژی یانی بەرەی مقاومە بێ حزب الله بێ حوسیین یەمەن بێ ئەو ژێریشی ئیسرائیلێ بگن تووسا دنرخینێ وسا دخوینە بەبێ هیچ گومانێک هیچ گومانێک نییە ئەم وەڵامدانەوەیە وەڵامی مقاومە بۆ ئیسرائیل بەبێ هیچ گومانێکە دوێنێ ئەمینداری گشتی حزب الله حەسەن نەسڕڵڵا گوتی کە وەڵامەکە بە ئازار دەبێت بەباشی توێژینەوە و خوێندنەوەی بۆ دەکرێت بە تایبەتی لەلایەن مقاومە بە خێرایی کارەکە ناکرێت بەڵام دوێنێ مەراسیمی ناشتنی بۆ شەهیدەکەی بڕێوە برد و باسی لەوە کرد کە کار دەکەن چۆن وەڵام بدەنەوە بەڕێز نەسڕڵڵا سوێندی خوارد کە بەرەی لوبنانیشی دابەش کردووە بۆ دوو بەرە بەرەیەک بۆ پشتیوانی بەرەیەکیش ناوی لێ نابوو بە ناوی بەرەی تۆڵەسەندنەوەی شەرەفمەندان کە وەڵامێک دەبێت گونجاو دەبێت لەگەڵ ئەو کردەوانەی کە ئیسرائیل ئەنجامیدا ئەوم گەمژەیەی کە کردی بەو هێرشەی لە بەیروت گوێمان لەوەش بوو ڕابەری باڵای ئێران گوتی وەڵامی ئیسرائیل دەدەینەوە باشە بۆ ئەو کاری کە کردوێتی بە هەمان شێوەش بەڕێز غەسان دەگونجێت لەگەڵ ئەو باش بەڕێز غەسان هەموو لایەک باش دەزانن ئیسرائیل پشتیوانی ئەکرێ لەلایەن ئەوروپا و ئەمریکاوە لە بواری تەکنۆلۆژیای سەربازی زۆر بەهێزە پێتان وایە کاتی ئەوە نەهاتووە مقاومەی ئیسلامی لەو ڕاستیە تێبگا کە ناتوانن ئیسرائیل لە ناو بەرن هەروەها هانی ئیسرائیلیش بدرێ کە ئەویش ئەگەر هەموو سەرکردەکانی حەماسیش بکوژێ کێشەی فەڵەستین هەردەمێنێ پرسیار ئەوەیە کاتی ئەوە نەهاتووە ئاگربەست ڕابگەیەندرێ و جۆرێک لە ڕێکەوتن بکرێ لە باتی ئەو هەموو خوێن ڕشتنە
ئەم بابەتە ڕاستە ئەم پرسیارەش پرسیارێکی بەرەییە بەڵام بینیمان سەرۆک وەزیرانی وڵاتی داگیرکرد بنیامین نەتەنیاهۆ کاتێک لە کۆنگرێسی ئەمریکا و لە ژێر سێبەری ئەو چەپڵە لێدانە ناشینەی بینیمان لەوێ و چۆن بەپێوە بۆی وەستان لێدان بوو لە هەموو کارتەکانی دانوستان تەنانەت لەسەر ئەمریکیەکەش هەڵگەڕاوە کە پێشتر باسی لە کارتێک دەکرد کارتی دانوستان بوو لەلایەن جۆ بایدنەوە تا ئاگربەس ڕابگەێنرێت و بارمتەکانش ئازاد بکرێن جۆ بایدن لەگەڵ مسریەکان و قەتەریەکان کاری دەکرد تا حەماس بگاتە ئەو باوەڕە شەڕ کۆتایی پێ بهێنێت بە تاڕادەیەک بە تەواوی کۆتایی پێ نەهێنرێت و جگە لەوەش لە ڕۆژانی داهاتووش بەشەکانی دیکەی ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێن بەڵام شێوازی نەتەنیاهۆ ئەوەی کە کۆنگرێسی ئەمریکا بینیمان لێدان بوو لە هەموو ئەو کارتانی دانوستان وای کرد هەموو کارەکان بگەڕێنەوە بۆ خاڵی سەفەر بۆیە دەگەڕێتەوە سەر ئەمریکا ئایا ئەمریکا دەیەوێت قوارەی ئیسرائیلی بدات بە قوربانی لە پێناو نەتەنیاهۆ یان ئەمریکا دەیەوێت ئەو قوارە ئیسرائیلیە بپارێزێت و نەتەنیاهۆ بکات بە قوربانی برێز غەسان نوها شەر گەهشتە یعنی ئالۆزی gelek berfereh bûne matirsiya şerekî mezin heye rojhilata navîn Amerîka gelek cara dest nîşand ke dibêje ku êrîş li ser İsraîlê bêkirin herî dawî îro dîsa Amerîka dest nîşan kir ger şer li hemberî İsraîl bêkirin Amerîka dê piştgiriya İsraîlê bike ev yekî ji alî gelek welatên Ewropa jî tê got her îro wezîrê derveyê Brîtanya li Lübnanê bû yani dikarê bi şêweyekî proseyekî aram dest pê bike û ber bi aştiyê ve biçe şer di berjevendiya kê de ye şerekî mezin بەدڵنیاییەوە شەڕی هەرێمایەتی لە بەرژەوەندی ئەمریکانیە چونکە بەدڵنیای ئەمریکا بەرژەوەندی هەیە و یەکێتی ئەوروپا بەرژەوەندی هەیە لەلایەکی دیکەشەوە ترس هەیە لەلایەن یەکێتی ئەوروپا بەنابەرە سووریەکان لە لوبنان بێنە دەریا و ڕوو لە یەکێتی ئەوروپا بکەن چەندین هۆکار هەیە ڕێگری لەو جەنگە فراوانە دەکات بەڵام لە بەرامبەردا ئیسرائیل شێت بووە سەرۆک وەزیرانەکەشی سەرۆک وەزیرانی وڵاتی داگیرکرد تێکشکێنراوە لە غەزەش شکستی خواردووە لە شەڕێکی کەسیەتیدا تاوەکو بمێنێتەوە تاوەکو لە دەسەڵات بمێنێتەوە و درێژە بدات بە کارە سیاسیەکانی بۆیە دەبینین نەتەنیاهۆ هەر کاتێک پێشنیازی هەبێتی دەست پێشخەریەکە بێت بۆ ڕاگەیانی ئاگربەست و جێبەجێکردنی ئازادکردنی بارمتەکان نەتەنیاهۆ دەیشێوێنێت چونکە دەزانێت ڕاگررتنی شەڕ بەبێ جێبەجێکردنی ئامانجەکانی جەنگ کە لە سەرەتا باسی لێوە کرد کە لە ناوبرنی حەماسە و گەڕاندنەوەی بارمتەکانە لە ڕێگەی بەکارهێنانی هێز ئەمە وای لێ دەکات بکەوێتە دۆخێک لێپرسینەوەی لەگەڵ بکرێت زیندانی بکرێت باش بەڕێز غەسان لە هەموو حاڵێکە ئەگەر ئەم جەنگە ڕانەوەستێ ئەگەر درێژە بچێشێ وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێوە بگلێن تەڕ و وشک بە یەکەوە دەسووتێ ئەوسا هیچ بەرژەوەندیەک نامێنێ کەواتە بەڕای ئێوە باشترین چارەسەر هەر دانوستان و ڕێکەوتن نییە چارەسەر لەوەدایە نەتەنیاهۆ لەم سەرشێتیە دوور بکەوێتەوە لەگەڵ ڕاستیەکەدا خۆی بگونجێنێت کە نەیتوانیوە ئامانجەکانی جەنگ بەدی بهێنێت و ئیسرائیل کە چەندین کەسی تیرۆر کردووە وەڵام دەدرێتەوە و ئەم گرژیانە بوەستێنێت بۆیە بە بەڕێستانم دەگوت هیچ چارەسەرێک نییە لەو ناوچەیە ئەگەر نەتەنیاهۆ هەبێت ئەگەر بابەتەکە بەێ ئەمریکا بیویست بە
قوربانی بدات بە بەرژەوەندیەکانی خۆی و بە قوارەی ئیسرائیل پێویستە پشتیوانی لە نەتنیاهۆ بکات بە هەموو سەرشێتیەکانیەوە بەڵام ئەگەر ئەمریکا دەیەوێت بەرژەوەندیەکانی خۆی بپارێزێت لەگەڵ بەشێک لە وڵاتانی هاوپەیمانان و بە ئیسرائیلیش پێویستە نەتنیاهۆ لەم سەرشێتیە دوور بخاتەوە ناچاری بکات دانوستان بکات و ئەم دانوستانانە ڕێکەوتنێکی ئاڵوگۆڕی دیلەکانیان لە دوو بێت شەڕ کۆتایی پێبێنرێت لە کەرتی غەزەش سوپای ئیسرائیل بکشێتەوە بە شێوەیەکی ڕاستەقینەش کار بکرێت بۆ پێدانی مافی فەڵەستینیەکان چ لەسەر دەستپێشخەری ئاشتی بێت لە بەیروت لە ساڵی 2006 یاخود لە ڕێگەی چارەسەری دوو دەوڵەت. سپاس غەسان ریفی شارەزای سیاسیش بێرودێل گەرم.